سربەخۆ لەوەی کە ڕێگەاندۆ پێ خۆش بۆ بێ بۆ عێراق یان نا پێشتر، بەڵام ئەوەی کە ئێستا هاتووە ئیترەوە ئەو واقعەتەکە ئەمەیە هاتووە مەجموعەیەک پەیامی پێیە، وەکو لە مقابلەیەکی کورتی شاکە پرسیاران لێکرد خۆی باسی کرد کەوتی کۆمەڵە مەسایلی بازرگانی، ئابووری، سیاسی، ئەمنی و مەجموعەیەک مەسایلی فراوان ئەگرێتە خۆی. بەڵام بە بڕوای منەوەی کە بۆچی لەم کاتەیە طبعاً خۆتان ئاگادارن کە هاتنە سەر با بڵێن دەسەڵاتی پزیشکیانیان بوون بە سەرۆک کۆماری پزیشکیان لە دۆخێکی تایبەتی ئێران نابوو کە ئێران لە دۆخێکی ناوخۆیی با بڵین داڕوخاوا بوو کە اختلافاتی ناخۆی بەهێز بوو، ڕوبەڕووی خۆپیشاندانێک و خۆشانێکی جەماوەری گەورە بوو کە نەوعەن ما توان بڵێم ئەرکانەکانی حکومەتی ئیسلامی لەرزاندە بوو، گەمارێکی ئابووری قورسی لەسەرا وە دۆخی ژیانی خەڵکی ئێران زۆر زۆر سەختە، خۆپیشاندانی کرێکاری ڕۆژانە بۆ بەیانی هینیکی ڕۆژانە کە کرێکاران لە دامەزراوەکان لە کارگاکان خاننشینان مامۆسایان ئەمانە یەخی دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئەگرن. جمهوری ئیسلامی پێویستی بە شتێکی تر هەبوو کە جۆرێک لە کرانەوە بەرامبەر بە دنیای دەرەوە پیشان بات کە بتوانێت بەسەر ئەم کێشانی کە هەیەی سەرکەوێت، یعنی ئەوەی کە دەورانی پێشووتر وەکو بازەکرا جەماعەتی با بڵێن تونڕەوەکان یا ئوسوڵگەرایەکان زاڵ بوون بە جۆرێک ئەمە بە حساب ریفۆرمخوازە کە من بەبەسەکەم لەوەیە کە ئەوە نییە کە تەوان هەمووی ئەساسەکەی جمهوری ئیسلامی و یەکشتە، بەڵام دوو باڵی توانێت دوو باڵ یعنی تەیرێک و دوو باڵ یەک جاری باڵێکیان بەکارێنێ جاریان باڵە چەپەکەی بەکانە باڵێن ریفۆرمەکەی بەکارێ بۆم دەورانە تازە کە پێویستێتی. بەڵام ئەوی کە سەردانی عێراقایەسە خۆی ڕایگەیان کە ئێوە ڕوبەڕووی دەرەوە بکرێتەوە و هەنگاوەکانشی حتممە بە بڕوای من ئەوەیە کە پەیوەندێکی گونجاو لەگەڵ وڵاتانی دەوروبەرە دروست بکات، دابمەزرێنێ و شتێک بەغەر بوو بە دنیای دەرەوە پیشان بە کەبڵە ئێمە کراوین و ئۆپنین لەگەڵتانەوە ئێمە ینی جمهوری ئیسلامی ئەو جمهوریەت داخراوانی ئەو دەوڵەتە داخراوانێکە تەسەوریەکەن بەڵکو دەوڵەتێکە پشتی بە دیپلۆماسیەت بەستووە، سەردانی وڵاتانەکە دیپلۆماسیەت بەڕێوەبات و لەم بابەتانە. بەرحاڵ ڕەنگەمە سەرەتای کۆمەڵی اقداماتی تر بێ، بەڵام بە دیاریکراوی ئەوەی کە ئێستا بۆ عێراقێت بە بڕوای من و عێراقی هەڵبژارد وەکو محەتەی یەکەم وەکو وێستگەی یەکەمی سەفەرەکەی بە بڕای من بایەخی جێگە و پێگەی عێراقە و بە تایبەتی لە هەلومەرجی ئێستەیە مەسەن بۆ وڵاتێکی تری هەڵنەبژار بە بڕای من هەڵبژاردننی عێراق لە ئێستایا چەندتوانین چەند فاکتەرێ بێ. یەکێک لەوانە بە بڕای من لەم دۆخەی کە خۆمان ئاگادارین دوای تیرۆری ئیسماعیل هەنیە و دوای ئەوەی کە تقریبەن ئەم تەسەورە لە دنیا هەیە کە ممکنە ئێران با بڵین تۆڵە بکاتەوە لە بەرامبەر ئەم کارەی کە ئیسرائیل کردی. بەڵام خۆتان ئەزان کە تا ئێستا هیچ دەم و باسێک نییە بێجگەلەوەی کە کۆمەڵێک لە با بڵین هێزەکانی سەر بە جمهوری ئیسلامی لە حیزب الله یا جەماعەتی حوسیەکان یا بە جۆرێک لە عێراقەوە کۆمەڵی موشکیانە بە ئیسرائیل، بەڵام تا ئێستا بێدەنگە و ئەمە تەسەورێک هەیە کە بەرحاڵ ممکنە ئێران جواب باتەوە، ینی کاردانێکی بە بەرامبەر بە ئیسرائیل. بە بڕوای من خۆشتان ئەزانین کە هێزێکی زۆری ئەمریکا لە منتقەکایە لە خلیجی با بڵێن لە دەریای سووریا، لە دەریای سپیایە، هەتا بە جۆرێک بەرەو خلیجی عەرەبی تقریبا هاتووە و ئەم منتقەکە بۆ منتقەیەکی میلیتاریزەی بەقوت کە هەمووشی نەکە دیارە بەرامبەر بە ئێرانە، ینی بە جۆرێک نەوێک هێز پیشاندانە بە ئێران کە ینی ڕێکاردانەوەیکی نەبێت و تەسقیدی وەزعەکە نەبێت. بە بڕای ئەم سەردانەی کە کردوێتی بۆ عێراق ئێران و لە شەخصی پزیشکیانەوە پامێ بە ئەمریکا و بە ئیسرائیل کە ئێمە عێراق شوێنێکە کە لایەزال نفوزمان لەسەری هەیە، بایەخی جدی هەیە بۆمان لە هەموو بارەکە، لەباری سیاسی بایەخی هەیە، لەباری اقتصادی بایەخی هەیە، لەباری ئەمنی بایەخی هەیە بۆیان. ئەمە بە بڕای من هینی ئەسڵی ئەم قەزیانی هەڵبژاردننی عێراق وەکو شوێنێکی یەکەم وێزگەی سەردانەکەی ئەوەی کەم پەیامە بە ئەمریکا بات، ئەم پەیامە بە ئیسرائیل بات و هاوکات بە بڕای من تقریبا مانگێ دوو مانگێک لەمەوە پێش بوو کە ئۆردوگان هات لە عێراق کۆمەڵێک ئیتفاقیات یا کۆمەڵێک با بڵێن ئەوەی کە پێڵەن لێکتێگەیشتن کرد مزەکارات تەفاهمیان جێبەجێ کرد کە زۆر مەسایلی گرت. یەکێک لەوانە بە بڕای من کە زۆر مهمە ڕێگەی گەشەپێدانە کە لە فاو بەرەو بڵێن بە خەتی قیتار ڕەبتە بێتەوە بە هین بە تورکیاوە کە ئەمە تەمان لە چوارچێوەی هینا لە درێژەی ئەو ڕێگەی کە قرارە لە سینۆ بێتە فاو لە بەدەرێکی گەور لە فاو دروستکەوە دواترم بڵێن بە جۆرێک ئەو لینکە و ڕەبتەکە لەبینی سین لەبینی ئەوروپا بێت بە عێراق بڕوا تورکیا. ئەمە منطقەیەکی مهمە کە تقریبا نزیکی 9 ملیار دلاری تێچێت ئەوەی من ئاگادار بم و تورکیا و عێراق و پێم وایە قەتەر و سعودیا
ئەگەر هەڵم یا قەتەر و ئیماراتە ببەخشە ئەمانە لەم پرۆژە بەشدارن. من پێم وایە ئێران لێرە جۆرێک ئیهمال کراوە، لەم پرۆژە ئیهمال کراوە. هاتنی بابڵین هاتنی پزیشکیان بۆ عێراق وە ئەوەی کە قرارە کۆمەڵی اتفاقاتی اقتصادی جێبەجێ بکەن بە بڕای من ئەوێت پێگەی ئێران لەباری اقتصادی لە عێراق تەثبیت بکات، یان ئەگەر لەرزەیەکی تێکەوت بێت بەهۆی ئەم پرۆژەیەوە ئەگەرێکە ئەم جاریکە تاقیقات و لەسەروی کە ینی لەباری اقتصادی و عێراق هەرچی زیاتر پابند کا بەخۆیەوە ارتباطاتی تجاری زیاتر کا وەکو خوان باسەکەن لەوانەیە مثلا هاتی شەریکاتی ئێرانی بۆ عێراق و تونکردنەوە تونتۆڵکردنی بازرگانی بابڵین ئێران و عێراق ئەمە فاکتەرێکێتی بە بڕای من ینی لەباری سیاسی و معلومە کە ئێمە ئەزانین کە تەمەن دەوڵەتی عێراق ڕاستەخۆ لە ژێر کۆنتڕۆلی ئێرانایە و ئەمە جاریکە دەمەزەرکردنەوەی ئەو واقعەتەیە کە لە هەلومەرجێکا بە تایبەتی کە مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئارایە و قسەی لێکراوە قەرارن وەجبەی یەکەمیان ئەگەر هەڵە نەبم لە ماوەی یەک ساڵی ڕابردووە وەجبەی دووەمیان لە ساڵی 26 بکشێنەوە ئەمە بە جۆرێک ئەوەش بگرێتە خۆی کە مەسەلەن پرۆسەی کشانەوەی ئەمریکا لە عێراقا چۆن بێت کەما حتمما لە بەرژەوەندی ئێرانەوەمە یەکێکە لە ئەجندای سیاسیان ئامانجە سیاسەکانی ئەمریکا ینی ببوورە ئێران ینی دەرکردنی وجودی ئەمریکا لە عێراق جاری ینی تەسبیتی نەوێک لە سەیطرەی مطلقی ئێران بەسەر عێراقەکە بە قەناعەتی من و ئەمە فاکتەرێکی ترە. فاکتەرێکی بەڕای من جانبی ئەمنیە بۆ ئێران، جانبی ئەمنیەوەی کە لە عێراق بە جۆرێکم تا زۆر بەڕاستی ئێران مسەیتەرە ینی هێزە شیعەکانی عێراقوان هەمووی پەیام و ئەمریکانیان لە ئێرانە وەرەگرن، بەڵام بە بڕای من لە کوردستانی عێراقا کە لە ئازار حزوری ئۆپۆسیۆنی ئێرانی هەیە بە تایبەتی ئۆپۆسیۆنی کوردی کۆمەڵە و دیموکرات لە مەنتیقەی ژێر دەسەڵاتی کێتی و پارتیا و ئیتفاقێک لەگەڵ عێراقا هین کراوە لەبینی ئێران و عێراق و حکوومەتی هەرێما ئیتفاقێک باڵین جێبەجێ کراوە کە ئەبێ ئەمانە لەو لە سنوورەکان نەمێنوە. خۆشتان ئاگادارن کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە مەنتیقەی سلێمانی هەموو بارەگەکانی کۆمەڵەکان بەرەو ئۆردوگای باڵین سووداش گوێزرانەوە بێت گەلەوەی کاڵی هەنێکیان ماوەن بەحسا بۆی جێگە و هینا بۆ تەرتیبکەن، بەڵام لەسەر سۆشیال میدیا ڕاستەکەی من ڕسمی مقڕەکانی کۆمەڵە بەتایبەتی کۆمەڵی سازمانی حیزبی کۆمۆنیست، سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیست کە مەسەن بارەگاکان ینی چۆڵ بووە تا شت فڕێدرابووەوە دیارەکە چۆڵ کرابوو. ینی ئەمە بە بڕای من بە جۆرێک بابڵین تەسبیتکردنی ئەوەیە. من پێم وایە کە ینی ئێران ئەتوانێت هەر بەبێ سەردانەکەی پزیشکیان دەتوانێت بەڕای منم کارە بکات، ینی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی وتم دەوڵەتی عێراق لە ژێر کۆنتڕۆلی ئێرانایە، یەکێتی نیشتیمانیش بە تەواوی لە باوەش ئێرانەوە هەرچێکی پێ بڵێ لە ئەمری ئێران دەرناچێت، بەڵام ڕەنگە بۆ پارتی کەمێک ئەمە بابڵین قورستر بە حکومەت کە پارتی لە ئازار هێشتا نفوزێکی گەورەی لە بڵین رابطێکی گەورەی لەگەڵ تورکیا هەیە، بۆیە مەسەلەن ئەمە بە جۆرێک هەتا یەکەم سەردانی بۆ کاچێت بۆ هەولێر لەگەڵ پارتیا داهێنیشێت بە جۆرێک مەسەلەن محارەکە کە پارتیش جۆرێک زیاتر ئەم هینەی قبول کات و نزیکاتی لەگەڵ ئێرانە پتەوتر کە معلومە کە بەڕای من پارتی رابطەی لەگەڵ ئێران هەیە، بەڵام یعنی ئێران ئێوە دەم رابطەی بە قوتر کاوە بە جۆرێک ینی بتوانێت ئەو فەرمانەی کە دەرێکا بە تایبەتی لە پەیوەند بە ئۆپۆزیسیۆن لە پەیوەند بە کۆنتڕۆلی ئێران بەسەر کوردستانەوە جۆرێک لاوازکردنی نارەکان هەم ناری قلیمی هەم دەستگاکانی باین ترکە لە کوردستانە ئیژەکات کە لە دژی جمهوری ئیسلامی یا جمهوری ئیسلامی لێ ناڕەحەتە ئەمانە وردەوردا ینی بە جۆرێک فشاریان بۆ بێنێت. بەڕای من ینی بۆ کوردستان زۆر پزیشکیان کەوتی لەگەڵ کوردستانە پەیوەندیمان باشە و باشتریشی دەکەین. بەڵێ معلومە کە باشە، معلومە باشە، باشترێکی بەڕای منەوەی کە بە جۆرێکە بێن پرۆسی ئەمنیە تەواو بێ. ئەوان لە ئازان نیگەران لەوەی کە بەشێ لە هێزە کوردیەکان ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستان عێراقا هەن، ینی ئەگەر جمهوری ئیسلامی پێ بکرێ بەڕاستی ئەمانە هەموویان باتۆ لەوێ محاکەمەیانەکە و لەوانەیە بەشێکیان ئەعدام بکات ئەگەر زۆر ئەعدام نەکات. ئەوەی کە ئێستا بۆ ڕازی بۆ کە بیان باتەکەن پێک و چە لە چەک داماڵێن لەوێ دابنرێن ئەمە بەبڕای بۆ قۆناغەیە. حتمما جمهوری ئیسلامی ئەگەر پێی بکرێەوە بە تایبەتی کێتی و پارتی ئەگەر بتوانن وەزەختی جەماوەری کوردستانی عێراق نەبێ ممکنە بەڕاستی ئەوەشیان بکەن. هەتا من هەواڵێکم بیستکاڵێ ینی بە هیوان کاتێک کە سەردانی سلێمانیەکەن هەتا سەردانی کەمپی سووداش بکەن و پێیان بڵێن کە ئەگەر ئەو خەڵکایانێ بگەڕێنەوە تەسیلاتیان بۆ بکەن بۆی بگەڕێنەوە بۆ ئێران. ئەم قسەیە بەرحاڵ ئەمە ینی پەیامێکە کە مەسەلەن بە جۆرێک جمهوری ئیسلامی ئەوێت هەتا تەواو کۆنتڕۆلی دۆخەکە بکاوە، ینی زۆر دوور نییە کە ممکنە لە ماوەیەکی نزیکە دوور نەبێت زۆر دوور نەبێت کە بە جۆرێک فشار بۆ بێنێت کە سەرکردەکانم حیزبان تەسلیم کاتەوە. ینی
وا لێ بکات کە بە جۆرێکە هەتا کەسانێکیان لە کوردستانی عێراقا مابن لە کادر و لە کەسایەتیەکان لە سیاست سەرگردەکان بە جۆرێک نائەمن بێ بۆ کوردستان بۆیان کە ئەمانە بە تەواوی کوردستان جێبێڵن و بێجگە ڕەنگە لە چەند ئەندامێکی سادەیان لە کوردستان بێنەوەی لەو کەمپانە و هیچ حزورێکی سیاسیان بە تەواوی تەواو بێت پێم وایە کە ئەوەی کاگەرتەوە بە کوردستان زۆرتر يعني جانبی ئەمنیە جانبی ئەمنی چکە بەرحاڵ اتفاقاتی سیاسی و اقتصادی لەگەڵ عێراق کات پێویستی بۆنێک لە کوردستان کە چکە خۆمان هەمومان ئەزانین کە ئێستا کوردستان عێراق بە جۆرێک لە هەموو بارەکانەوە کەوتۆتە ژێر کۆنترۆلی عێراق بەڵام جانبی ئەمنیەکەی لەبەرەوەی کە لە ئازار هێزی چەکداری پێشمەرگەی یەکێتی و پارتی ئەم منتیقانیان بەدەستەوە کۆنترۆلێکن دەستگا ئەمنیەکانیوان ئەم منتیقان بەدەستەوە بۆیە بەڕای من پێویستی بەوەیە کە نەوعێک لە اتفاقی ئەمنیش لەگەڵ هەرێما بکرێت یعنی بەڕای من هاتنی بۆ کوردستان زۆرتر ئەم جانبەی تایە کە کۆتایی بە حزوری سیاسی تەواوەتی ئۆپۆزیۆنی کوردی ئێرانی بێنێ لە کوردستان عێراق